بابەتەکەمان بابەتێکی ئابووری دەبێت باس لە بەرزبوونەوەی بەهای دینار دەکەین. لە ئێستادا بەهای دینار بە بڕاورد بە چەند ڕۆژی ڕابردوو چەند ڕۆژێکە بەرز بووەتەوە یان با بڵێن تا ڕادەیەک جێگیر بووە. ئایا بەرزبوونەوەی بەهای دینار بەتایبەتر لە دوای سەری ساڵ دەکرێت بۆ جۆرە بێت کە بانکی ناوەندی واروە حکوومەتی عێراقی چەند ڕێکارێکیان بۆ داناوە تا بتوان بەهای دینار بۆ نرخە پاڵپشتی کراوەی کە بەپێی یاسا بۆی دیاری کراوە جێگیر ببێت و هاوکات لێستادا بەرزبوونەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار پەیوەندی بە ڕێکارەکانی بانکی ناوەندی عێراقەوە یاخود بابەتی دیکەی لە پشت تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز موهەنەد فەیسەڵ کە بەڕێزیان شارەزای بواری ئابوورین و ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لاکرێەوە لەگەڵمان دەبێت. کاک موهەنەد سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سەرەتا لەوەوە دەست پێ بکەم. خۆشبەختانە چەند ڕۆژێکە بەهای دینار بەرز بۆتەوە بە بڕاورد یاخود بەرامبەر بە دۆلار. ئەم بەرزبوونەوەی پەیوەندی بە ڕێکارەکانی بانکی ناوەندیەوە هەیە یاخود کۆمەڵی هۆکاری دیکەی لە پشتە؟ بەڵێ سڵات ئێوە و لە دەکەت و بەیانیان باش و بەیانی هەموو بینەرانی کورسات نیوز و بەیانی کورسات باش. وەکو دیارە وەجەناتان ئاگادارن کە حکوومەتی عێراق لە سەرەتای ئەم ساڵە بریاری دابوو کە نرخی دینار بەرز بکاتەوە چونکە پێشتر نرخی دینار تقریبا 1470 بۆ بەرامبەر بە $1 ئەمە ینی نرخی فەرمی بوو کە لە بازار زیاتر بوو لەمە بکەم بە 1300 دینار ئەمە لە مانگی شوبات بوو و ئەمە بکرێت ئەمە بخرێتە لە ناو یاسای بوجەدا و جێبەجێ بکرێتن. بەڵام هەر لەو مانگەوە کاریگەریەکی زۆر هەبوو ئەلینی هەبوو لەسەر دولار و دولاردا بەزی و دینار نرخی دینار بەرز بوو. ئەمەش بێگومان ینی کاریگەری هەیە لەسەر جموجوری بازرگانی و لەسەر ینی هەموو معاملەتەکانی بازرگانی کە لە عێراقانە بە هەرمی کوردستانەوە شوە کاریگەری هەبوو لەسەر نرخی شمەکەکان بە تایبەتی و ئەمە دڵخوشی خەرکی لێکەوتەوە. بەڵام وردە دوای جێبەجێکردنی ئەم بریارە و تایبەتی لە مانگی هەشتەوە کە بوجە پەسەند کرا لەلایەن پەرلەمانی عێراقەوە و نرخی دینار بە 1300 جێگیر کرالەوێ. دوای ئەمە کە خەڵک چاوەڕوانی ئەوە دەکرد کە نرخی دینار بەرز ببێتەوە بەڵام بەداخەوە بەرز نەبوو. ئەمە زۆر هۆکاری هەبوو، هۆکارەکانیش هەندێک دیارن و هەندێک دیاریش نینە و ئەمە ینی بەرزبوونەوە و نزمبوونەوەی دینار لە ماوەی چەند مانگێکدا بە شێوەیەکی بەردەوام و نەبوونی ینی ئەکو دەڵێن استقراری سعری یعنی نرخی دراوی عێراقی بەرامبەر بە دولار کاریگەرێکی زۆر خراپ هەبوو لەسەر بازار و یەکەم کەس کە حەز بەم کاریگەریە کرد بوو بێگومان کە هاوڵاتیە کە نیشتیمانیە ئەوەی کە ڕاستەوخۆ ڕۆژانە شمەک دەکرێتن. ئەمە تەسیرێکی خراپ لەسەر بوو. ئەمە دیار بوو کە حکوومەتی عێراق و بەتایبەتی بانکی ناوەندی عێراقی هەولێکی چریدا کە هەوڵ بداتن کە ینی ئەم نرخی دیناری عێراقی جێگیر بکرێتن لە سعرێکدا. زۆر بریاریاندا بریاران جورا و جور بوون کە هەمویان ئامانجیان ئەو بەجێگیرکردنی نرخی دیناری عێراقی بوو. بەڵام بەداخەوە ینی نەیانتوانی بەو شێوەی کە چاوەڕوان دەکرا جێگیر بکاتن و سعرەکە بە شێوەیەکی بەردەوام لەو مانگانەی ڕابردوودا جارێ دەبوو بە 1600 جارێ دەبوو بە 1550 جارێ دەبوو بە 1500 ئەوجا یەکسەر دەچوو بە 1600 ینی ئەمە حتا چاوەڕوان دەکرا کە زیاتر بەرز ببێتن. بەڵام دیارە هەندێک هنگاوی قورسیان ناوە بانکی مرکزی لەگەڵ حکوومەتی عێراقیدا بۆ جێگیرکردنی دینار و ئەمە ئێستا دەبینین کە لەم ڕۆژانەدا نرخی دینار بەرەو بەرزبوونەوە چووە بەرامبەر بە دولار و ئێستا گەیشتە تقریبا 1530 کە پێشتر تقریبا 1600 دینار بوو. ئەمە دەگەرێتەوە وەکو گوتمان کە چوون ینی ناسەقامکردنی نرخی دینار و نەجێگیرکردنی نرخی دینار دەگەرێتەوە بۆ چەند هۆکارێکەوە. هەروەها ئێستا دابەزینەوەکەی هەر دەگەرێتە بۆ چەند هۆکارێک کە گرێدار بە حکوومەتی عێراق و بە بانکی مرکزی هەروەها بە نەختینەی عێراق کە لە دەرەوەیە و چەند ئەم نەختینە ڕێکە پێدەدرێتن کە بێتە ناو عێراقدا. ئاگاداری لە ماوەی ڕابردوودا زنجیرەیەک کۆبوونەوە لە نێوان لێپرسراوانی حکوومەتی ئەمریکا و حکوومەتی عێراق ئەنجامدرا بۆ بەرزکردنەوەی بەهای دینار. ئەو کۆبوونەوانە بەردەوامە بێت لە ساڵی داهاتووش؟
خۆی دەبێ مەشتێک بزانین مەسەلەی عێراق ئابوورێکی ینی گرێداوە بەچێ بە یەک شت تقریبا 90% ئەمەی لە ناو دێتن وکە عێراق ناوتەکەی خۆی دەفروشێتن حتا هەرێمی کوردستانیش بە دۆلار ئەفروشێت ئەم دۆلارە گرێدراوە کە دەبێت لەکوێ دابرێتن لە بانکی ناوەندیان بانکی فیدرالی ئەمریکی دابرێتن ئەمە بەپێی بڕیارێکی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بوو کە لە ساڵانی 1995 لەسەر عێراق درابوو بە ناوی بەرنامەی ناوت بەرامبەر بە خوراک بوو لەو کاتەی بڕیار درابوو کە هەر پارێک لە هەر داهاتێک لە نەفرۆشتنی نەوتی عێراق بێتن دەوی بشتە ئەو بانکەدا و ئەمە بەردەوام بوو کە پێشنیار دەکران و چاوەڕوان دەکرا لە دوای ڕۆخاندنی ڕژێمی باس کە ئەمە بگۆدرێتن و پارەی عێراق بکرێت بە بانکێکی تر چونکە زۆربەی وڵاتەکان بەڕاستی نەختینەی خۆی ئەکەن بە بانکەکانی سویسریدا لەبەرەوە کە بانکەکانی وڵاتێکی بێلایەنە وڵاتێکی زۆر مایە لە سیاست و شتانە ناچیتن بەڵام ئەمە بەردەوام بوو دێر بە حکومەتی عێراق ئەجا بە فشار بتیان بە فشار نەبێتن پارەکە ئەنکون نەختینەکەی کە ئێستا گەشتە تقریبا 100 ملیاری تێپەڕاندووە لە ناو بانکی مرکزی ئەمریکادا لێرەدا سیاست ڕولێکی بەرچاو دەبینێتن بوو ئەم ئالوکوریکردنە بوو پەیوەندیەکانی ئابووری و دارایی لە نێوان عێراق و لە نێوان وڵاتەیە گرتوەکاندا ئەمریکا لە زۆر شوێنە و لە عێراقداش بەتەمابوانیان بریاریدا کە ئەمە بەکاربێنێتن بوو فشارکردن لەسەر حکوومەتی عێراق بوو زۆر بابەتدا یەک لەم بابەتانە ئەوە بوو کە نابێتن ئەم دراوەی کە دەدرێتە عێراق هەرچەندە مافی عێراق خۆ عێراق دەوڵەتێکە و دەتوانیت بە هەر شێوەیە کە بیتن ئەم پارە بەکاربێنیت کە پارەی خۆیەتی بەڵام ئەمریکا چەند مەرجێکی داناوە کە ئەم پارەی ئەم دۆلارێک کە دێتە عێراق بە هیچ شێوەیەک نابێت بە بلوچان وڵاتێک بچیتن لەوانە ئیران لەوانە لوبنان کە ئەمە پێیان وایە ئەمە سزایە لەسەرەوە ئەمریکا و ئەم پارەیەکە بشتە ئەم وڵاتانە سزای ئەمریکی کاریگەری لەسەر نابێتن و ڕەنگە بەکار بێت دژی ئەوانە ئەمە وای کرد کە ئەو پارەی کە دێتە عێراق ساڵانە لە 10 ملیار کەم بکرێتەوە بۆ 3 ملیار 4 ملیار ئەمە بەڕاستی کێشێکی زۆر دروست کرد لە هەبوونی دولار لە ناو بازاردا و ئەمە ئەگەرێکی سەرەکی بوو کە نرخی دولار جێگیر نەبوو کە نرخی دولار بەو شێوە نەبوو کە حکوومەت عێراقی بریار لەسەردرا بوو چونکە ئەو پێویستەی کە بازار پێ بوو ئەو پێویستەی دولار کە بازاری پێبوو نەبوو بەدەستی بانکی مرکزی کاک مهەنەت هەر تایبەت بە هاتنی دۆلار بۆ ناو عێراق و بە تایبەتر بۆ ناو بازارەکانی عێراق کۆمەڵێک داتا و ژمارە باز دەکرێت کلەوەی ئەو دۆلارە لەکوێوە یەتە ناو بازارەکانی عێراق و بە چەندەیە دوێ ئایا ئەو دۆلاری بانکی ناوەندی یا خودی شوێنی دیکەیە خوێنەوەی بەڕێستان لەسەر ئەم بابەتە چییە؟ نەخێر خۆ بانکی ناوەندیش ئەم شتیان ڕاگەیاند یعنی وەکو گوتم یعنی عێراق لە پارەکەی لەکوێ دێتن لە ناو دێتن و پارەکەیش ئێستا کە لە ناو دەفروشی دەشتە بانکێکی ئەم ناوەندی فیدرالی ئەمریکی اینجا لەوێ لە عێراق دێتن یانکو دەنرێت لە عێراق لە عێراقدا گوتم چەند مەرجێک لەسەرێ ئێستا بە زۆربەی کۆمپانیەکان کە پێویستیان بە دولارە حتا هاوڵاتیانیش کە پێویستیان بە دولار تەنها سەرچاوە بانکی ناوەندیە لە هیچ زۆر ینی زۆر کەم احتیمال باوەی بڵێن ینی 99% لە دولار یان سەرچاوەی دولار بانکی ناوەندی عێراقیە 1% لە سەرچاوەکانی ترە ئەو دۆلارە کە دێتە عێراقدا ڕەنگە وەکو گوتم ینی ئێستا لە 10 ملیارە کەم کراوەتە بۆ 3 ملیار ئەمە تەسیری وە کاریگەری خراپی هەبوو لەسەر نرخی دولار دینار ببوورە لە عێراقدا و لەسەر بازار بەگشتی چونکە بەپێی پێویستی نەبانی ڕۆژانە تقریبا بانکی مرکزی لەوانەیە 200 تا 250 میلیۆن دلاریان ئەفروشت ئەمە بەپێی پێدەویستی بازار نەبوو فأمس یک سەرچاوەی کە دولار لە عێراق کە دێتن ئەمە بانکی ناوەندی عێراقیە و بانکی ناوەندی عێراق بەو شێوە دولار داینێتن ئەو جامە کاریگەری هەبوو کەمی فروشتنی دولار بە هاوڵاتیان کاریگەری خراپ هەبوو لەسەر نرخی دینار و لەسەر هەروەها نرخی شماکەکان و لەسەر هەلاسان کە لە عێراق گەیشت بوو تقریبا 10%. ئێستا بەپێی سندوقی دراوی نێودەوڵەتی دەڵێن عێراق توانی لەم ساڵەدا لەم چەند مانگەی کەمدا توانی لە هەلاسان لە 7% بکات بە 4%. ئەمە شنگاوێکی زۆر گرنگە. ئەوەی ئێستا پێشبینی دەکرێتن وەکو جەنابەت ینی ئاماژەش پێکرد کە چەند کوبوونەوەیەک هەبوو لە نێوان دەسەڵاتی دارایەکانی ئەمریکی و عێراقیدا وابزانم گەشتونە لێک تێگەشتنێک کە ئەم بڕێک کە لە ئەمریکا دێتن
لبانكي فيدرالي امريكا دو بانكي ناوندي عراقي زياد بكريتن و يعني كوجميكي زيادتر بدريتن ببانكي ناوندي عراقي اما ايك له كالا كامبو كاستان نرخي دينار برو برز بوندا تشيت ونرخي دولار دا بازيتن و تشاوروان دكريتن اكر اما بردام بيت هيشتيك وغرفتي كيتر نيتا بيشوان چاوانان دکن لدوای سری سالش نرخک زیاتر دابازیتن نرخی دلار و دینارک زیاتر برز ببیت و امش براسی کارگری که زور علینی دبیتن لسر بازار و لسر جمهوری بازاری لعراق. طبعا بانکی نوادی تنها امنیه اگر کی برز بنوی دینار برکو شرکاره کیان گرتو تبره امر کاران زورن حل سرتای جبجی کردینی امر خنویه جێبەجیان کردو بەڵام زۆر کاریگەریانە بۆ ئێستا دەستیان کردێ بە چەند ڕێکاری نوێتر لەوانە ئەو مینەسەی ئەلکترۆنیە کە دەبێ هەموو کۆمپانیەکان لەو مینەسەی ئەلکترۆنی دولار بکرن لەو مینەسان دیار دەبێت کەم کۆمپانیا چیا و چینی ئەم دولارە لەکوێ بەکاردەینیتن هەر کۆمپانی لەو مینەسە نەکرێتن دولاری پێ نادرێتن پێشتر دەها کۆمپانیان هەبوو دولار بە شێوازێکی یعنی زۆر یان ئالیەتێکی زۆر کەون دولاريان دكري استوانا مع بريغاي من الصي الكتروني دكرت هروها استا هولكي تشرها لان حكومه العراقي كالو غري كردن بدولار لهمو معاملات كاني ناو عراق دو حريمي كردستان دا كيم بكريته وبكريت بدينار او جالا قسطاقان بكره او جالا كرينشلو شماكان بكره تنها بازرگاني الدروين بيتن او دمين توا دولار امش بريكاي الكتروني وبريكاي يعني نارديني ودولار بدروا و كومبانيانا معامله پیدا کردن اما وای معامله که هي است معامله هنا وخاكن شو اكو جناب تناقضان است بجوكتري معامله للعراق والهرم كردستان بدولار ذكرت تو موبايل بكري منان باوند دينار دار باوند دولار براسي دولات كان تريان نيه وانا بباري خويا نفشتنا معامله دكن حكومه العراق تستحاول شركه دوتوا كام شيوازه معامله كنا لبازار كان نمشي بەڵێ کاک مهند وەک خۆت ئاماژت پێ هاوکات لەگەڵ ڕێوشونە نوێەکانی بانکی ناوەندی عێراقی بۆ بەرزبوونەوەی بەهای دینار ڕێگریکردن لە بردنەدەرەوەی دۆلار بۆ وڵاتانی تر بەردەوامبوونی ئەو ڕێوشێنانە تا چەند کاریگەری ئەبێت لەسەر دووبارە بەرزبوونەوەی بەهای دینار و بەردەوامبوونی دانوستانەکانی نێوان واشنگتن و بەغداد لەو بارەیەوە ويقولتم يساوى امريكا ما يديان دانا وبلام اشتكان دا قوري اشتكا قريدا بالسياسه او انا يعني هلويست عراق برامبر عندك دوسي ناو شكدا اگری هبیتن لسروی که امریکا نرمی بنوینتن که عراق هلویستی خوی عندتون نکتن و آوانه برابری اوی برایکی زورتری دلار بنیرن اما اگر کی سرکی بو که استان دینار برز بود و هر وها اوی جنابت بحث کردی او ریکارانه که بانکی ناوندی گرتو تبر لسبارت با بازرگانی به دلاریان کو با کارینان دلار لا آلوگوری کنی بازرگانی و نهشتن اما بهم يعني زور زحمتها تو بتواني الدولار باجاري لو دروي نجد شكا زور رقاه دولار لو دروي بشيتن استاتو قطاع خويت كارت هي الدوره دخينن بيسيان با دولار تو دولار يعني لو بنيري بردام لا خويندنكي بازرگان هي شي دينتن تايبتي مثلا لگر ايران العراق بازرگاني كي زور هي لگر ايران هرم كردستان شهروا ادو چون پاره ام شتا ام بازرگاني ده ام الوگوري بچ پاره دكاي استوانا ريكا كي تريان دوزي توا دوای حتی کوبونوی کنیوان بانکی ناوندی امریکی عفو عراقی و هروا بانکی ناوندی ایرانی رگا کی بدیلیان دوزی تو اوش امه که درهمی اماراتی لگل یورو بکاربین لم آلو کوريانا اما وای کد که باری ام بانکی ناوندی حکومت عراقی کم بکاتن و فشارکانش امریکیش لسر کم بکاتن سبالات بدولار و نکویت ام کورنادا که اتونا بدولار بنیری بو ایران لبابتی آلوگوری کردنی بازرگانی و عراق بدیلیان دی جوابش اما که درهم و یورو بکار بینیتن اما کاریگری که تیری شبو لسر استا برزبونوی نرخی دینار اما چند رگاری تیریشیان هیا استا بتمان انجام بدن لسالی دهاتو دا اما اکی لوانه اوه که به هیچ یک نامید آلوگوری کردنی دولار بکریتن لگل بانککانی ناوخوی دا تنها اوانه بتن اوه که دولاری اکردیتا ناوبانغدا یان رصیدی لناوبانغدا بدولار باشە کاک مهند هەڵبەتە بەپێی دوایین زانیاری و چاودێری بازار کە لەلایەن بانکی ناوەندیەوە
دەرکراوەکە دەرکەوتووە بازار پێویستی بە 50 میلیۆن دلاری کاژێ تاکو 100 دلار بگەێنێتە خانەی 149 هزار دینار. لە ڕۆژی یەکشەمەدا دەتوانێت 50 میلیۆن دلاری کاش بخاتە بازارەوە. هەڵبەتە بابەتەکە پەیوەندی بە مزایەدەوە نییە، پەیوەندی کە خواستی بازار عێراق پێویستی بەمە هەیە. بانکی ناوەندی دەتوانێت بخواستە پڕ بکاتەوە تاکو بەهای دینار بە بەرزی بمێنێتەوە؟ ڕاستە، ینی ئێستا وەکو گوتم، ینی ئێکە لە ئەگەرەکانی بەرزبوونەوەی دولار ئەمەیە کە خواستی زۆر لەسەرەیە لە بازار و بانکی ناوەندی ینی توانای نییە ئەم خواستە هەمووی جێبەجێ بکاتن. ئێستا ئەمە دەگەرێتە بۆ دوو شت وەکو گوتم. یەکەم هاتنی ئەو کوژمەی کە دێت لە ئەمریکا لە عێراقان لە بانکی فیدرالی ئەمریکی لە بانکی فیدرالی بانکی ناوەندی عێراقی کە چەندە ئەگەر بەرز بووە ئەمە ڕەنگە لە بانکی ناوەندی بتوانێتن بگەتە ئەو ئاستەی ئەو ئاستەی کە خواستی لەسەرە کە بازرگانان و هاوڵاتیان خواستی لەسەرەیە. من پێم وایە کە ئەم شەکی وا پێشبینی دەکرێتن کە ئەو کوژمە ئێستا لە بانکی فدرالی ئەمریکی دێت بەرز دەبێت و عێراق دەتوانێت بانکی فدرالی دەتوانێتن ینی خواستی هاوڵاتیان و خواستی بازرگانان جێبەجێ بکاتن لەسەر دلار. دووەم ئەمەیە کە بەخۆ ئێستا گوتم کە بانکی ناوەندی حکوومەت عێراق بە تەمانە ینی پشتبەستن بە دلار لە ناو ئالوگووری بازرگانی کەم بکات زۆر. يعني بەتایبەتی لە ئالوگۆری بازرگانی ناوخۆییدا لە مەسەلەی قستەکاندا لە مەسەلەی زۆرشدا حتا لە هەندێک شتی تردا بەتەما ینی نرخ یانکۆ دراوی بەدیل بەکاربێنێتن وەکو گوتم ئێستا یورۆ بەکاربێنێت یان دەرهەم بەکاربێنێتن یان ستەرلینی بەکاربێنێتن ئەمانە بەکاربێنێتن تا خواست زۆر لەسەر دولار نەبێت ببیتن و بانکی ناوەندی بتوانێتن بە کەمبوونی خواست لەسەر دولار نرخی دینار بەرز بکاتەوە و ئەو کوژمەی کە بازار پێویستیە بخاتە ناو بازاردەوە بگاتە ئەو دەستەی کە مەبەستە بوو مەبەستی ئالوگووری بازرگانی بەکاردێتن نەک بوو مەبەستی بازرگانی کردن بە دولار بێتن وەکوندە کۆمپانیان. باشە کاگمانێت وەکو چاودێرێک کە با بڵێن لە نزیکەوە چاودێری بارودۆخی ئابووری واروها بەرزبوونەوەی بەهای دینار و ئەو گۆڕانکاریانی کە بەسەری دادێت هەڵبەتە بە وردی چاودێری ئەم بارودۆخانە دەکەیت. بەڕێستان بە بۆچوونی خۆتان وەکو شارەزایەک لە مەجای ئابووریدا پێتان وایە لە ساڵی تازەدا پێشبینیەکان بۆ بەرزبوونەوەی بەهای دینار پێشبینیەکی دڵخۆشکەر بێت یا جارێکی دیکە ئەگەری هەیە سیاست و هاوکات بارودۆخە ئابووریەکە خواستەکەی کە لەسەر دۆلار هەیە کاریگەری لەسەر بەهای دینار بەجێ بێڵێتەوە. بۆچوونی بەڕێستان پێشبینیەکانی بەڕێستان بۆ بەهای دینار و دۆلار لە ساڵی ئایندەدا چی دەبێت؟ وڵای ئێمە ینی حەزمانەیە ینی بە ئینشاڵانی لە ساڵی داهاتوودا ینی نرخی دینار بەرز دەبێتەوە چونکە ئەمە بەڕاستی کاریگەریەکی ئەرینی هەیە لەسەر خودی هاوڵاتی ینی خودی هاوڵاتی هەز بەمە دەکاتن بەرزبوونەوەی نرخی دینار ئەمە بێگومان ینی هاوڵاتی سوودمەند دەبێت لێ و ئێمە داخوازین ینی حکوومەتی عێراقی و بانکی ناوەندی ئەم ئامانجە بگەن بەجێ بەڵام ئەمە گرێدا بە چەندین هۆکارەوە وەکو گوتمان ئێستا باسمان کرد ئەم هۆکارانە ئەکەر بێنەدی من پێم وایە بانکی ناوەندی دەتوانیتن ئەم نرخی دینار جێگیر بکاتن و هەروەها نرخی دینار بەرز بکاتەوە بەرامبەر بە دولار بەرام ئەوەی هەمومان هەست پێ دەکەین و هەمومان ئاگامان لێ ینی لە عێراقی شتێکی ینی جێگیر نییە نە لە سیاستدا نە لە سیاسەتی گشتیدا نە لە سیاسەتی ئابووریدا شتێکی جێگیر نییە لەبەر ئەوە عێراق ینی هەموو جارێکە ئەمەیە کە لە ژێر کاریگەری هۆکاری سیاسی و هۆکاری نێودەوڵەتی و هەرێمیدا ئەمە وا دەکاتن کە گۆڕانکاری لە هەموو شتێک بکرێتن لە سیاست و اینجا لە سیاسەتی داراییشدا بەڵام ئینشاڵە لە ساڵی دابێتن ینی نرخی دینار جێگیر دەبێتەوە بانکی ناوەندی بتوانێتن بەڕێگای ئەم لێ تێگەشتنە لەگەڵ بانکی فیدرالی ئەمریکی کە نرخی دینار جێگیر بکاتن و بەرز بکاتن چونکە بەڕاستی ئەمە خزمەت و سوود بە هاوڵاتیان بەگشتی دەگەێنێتن اینجا بە بازرگانە. بەڵێ بەڕێز موانەت فەیسەڵ شارەزای ئابووری سپاس کە لە ئاکرێ و ڕاستەخۆ لەگەڵمان نبوویت.